هاوڵاتیان و ڕۆشنبیران لە بەغدای پایتەخت نیگەرانن لەوەی کە حکومەتەکەی عەبادی بەرامبەر بە خەڵکی کوردستان دەیکات. پیان وایە ئەمەی کە پەیڕەوی دەکات عەبادی تۆڵەی هەڵە سیاسیەکانە کە پێی وایە سەرکردایەتی سیاسی کورد کردی، بەڵام بە خەڵکی سیڤیل دەری دەکات. شێوازێکی دیکەیە لە بانگەشەی هەڵبژاردنیش. دەشڵێن دواخستنی موچەی فەرمانبەران کارێکی نایاسایی و نادەستوریە. ئەمەی کە دەکرێت بەرامبەر موچەخۆرانی کورد نیگرانی کردوین، چونکە کوردیش پێگاتەیەکی گرنگن لەم وڵاتەدا و مافیان هەیە. وەک لە تۆکایان دیکە نابێ حکوومەتی عێراق ئەم هەڵس و کۆتانیان بەرامبەر بکات و موچەکانیان دوا بخاتیا خۆنیان داتێ، هەروەها ببێتە هۆی برسیکردنی خەڵک و ئەم کار نادەستوریە. كمواطن عراقي نطالب انه الشعب الكردي وەک هاوڵاتێکی عێراقی داوا دەکەم لە حکوومەتی فیدراڵی پەلە بکات لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم، چونکە ئەوان وەک سەرجەم خەڵکی پارێزگاکانی عێراق مافیان هەیە لەسەر ئەم خاکە و نابێت ئەو هەوڵە سیاسیانی کە بەشێک لە بەرپرسانی هەرێم کردویانە باجەکەی خەڵک بیداتەوە. نرجو من العبادي أن ينتبه السيد العبادي ينتبه للمواطنين الكرد لأنهم ما لهم ذنب باللعبة السياسية الحالية الموجودة. داوا لە حەیدەر عەبادی دەکەین کە ڕەچاوی خەڵکی کوردستان بکات، چونکە ئەوان هیچ تاوانێکیان نەکردو و دەبێت ناکۆکیەکانی نێوان سیاسیەکان بە دوور بخرێت لە خەڵک و چیتر خەڵک نەکرێتە قەڵغانێک بۆ ناکۆکیەکانی نێوانیان. دەبێت لە زووترین کاتە خەڵک لەم نەهامەتیە دەربکرێت و چارەسەری کێشەکان بکرێت. لەگەڵەوەی حەیدەر عەبادی بەڵێنی دابوو کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ و دەستپێکیش بە وەزارەتەکانی تەندروستی و پەروەردە بێت، بەڵام تا ئێستا بە بیانووی جیاجیا ئەو موچەیە نەنێنراوە و لەو پرسش مماتەڵەی لێبەدی دەکرێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.